بۆ 5 ساڵەچێ ینی مانگی ترە بێتە 5 ساڵ کە گروپم داناوە کە کامپینگ ئەەکەم بەگشتی لە کوردستان باوڵین و خۆم زیاتر لە 8 ساڵە ناو بوارم بەڵام هەمیشە حەزم کرد شتێ بکەم بۆ کەرکووک ئەگەر بیرت بێ پار ساڵ بۆ ساڵیادی گروپەکەم من هەموو ساڵێک بۆ ساڵیادی گروپەکەم باوڵین حەفلە و ئیڤنتێکی گەوراگەین لە شارەکانی تر ئەم ساڵ بیرم کردەوە لە کەرکووک بیکەم و پار ساڵ لە بەندای خاسە کردم باشە ئەم ساڵ پرۆژێکی ترم دانا پادڵ بۆرد بە لەمە بچکۆلەکان کە خەڵکەتوان سەرکەون وتمان با لە کەرکووک داینی نزیکی خۆمانە ڕۆژانە هەڵێگرین و دایانینەوە جا ڕۆژێک بۆ یەکێک لەو بەلەمانە سەردانی ئەو دوورگەیم کرد هەر خۆم تقریبا 25 دقات پێ ئەچێ بە سەوڵ لێدان هەتا و گەیشتمە ئەوێ کە سێریش ئەوێم کرد سێرەکەم تۆزێک پیسە و زۆر جوانیشە چکە دوورەکە تا ئێستا سەوزە یعنی ئەڵێ بەهارە لەوێ باشە وتم بۆ بیرۆکێکی وا دانەنێم لەگەڵ هاوڕێی قسەم کرد لەوەیە کاک بەختیار سڵاو ڕێزمانەی لێرەوەی وتم کاک بەختیار شتێکی وا هەیە حەز ئەەکەم شتێکی وا بکەم وتی قەیچێکە وادام بۆ شارەکەی ئەوانەیە بۆنە قەیچێکە ئەتوانی بیکەیت و ئازادی تۆ سوپاسیەکەین و هەموو ئەو ئازیزانی کە لێشن ئەنەن هاوکاریان کردین بۆی هەستین بە پاکردنەوەی شوێنەکە و دانانی با بڵین خێمە و جوانکاری بۆ شوێنەکە و ڤیددیۆکمان کرد سوپاسی خەڵکەکەم کە پێشوازێکی زۆر گەرمیان لێ کردووە ینی لە سوشیال میدیا ئەوانە و سەپۆرت و پشگیریشیان کردو بۆیە بیرۆکە هەتاکو ئێستا باش ئەڕات و بیشمان کردوەوە کە لە وەرزی هاوینانە ئەو شتە دانین لێ و شتەکە هەڵ ئەگیرێت پێنج شەمان جمعان شەمە ئەگەڕێنەوە ینی پێنج شەم لەسەر جمعە لەسەر شەمە دووشەوە ماوەی چەندێکە بیرۆکەکە دانراوە و هەموو هەفتەیەکیش ئێوە ئەو گەشتتان ئەنجام داوە تایسا هەفتەی پێشوو داماننا یەک هەفتە باشە هەتاکو ئێستا با بڵین دامان نەناوەتەوە تارێ ینی یەک گەشتمان لێ کرد بەڵام وا خەریشین بەردەوامی خەڵکی زۆر داواکە نامە ئەنێرێ تەلەفۆنەکە کاڵێ کێ ئەیکەنەوە ئیتر ئینشاڵڵا پێنج شەم و جمعان و هەینی با بڵین لەسەر شەممان بەردەوام ئەبین باشە ئەم بیرۆکەیە لەوانەیە بۆ شارەکانی تر هەبوو بێ بەڵام بۆ شاری کەرکووک ئەمە یەکەمین جارە لە شوێنێکی لەو شێوازە کەمپین ئەنجام بدرێت یا خودت خەڵک لەوانەیە ئەسڵەن کە کەسێک بیرۆکەکەی بینی بێتن یا خۆت شوێنەکەی بینی بێ بیری بۆ ئەو نەچوو بکە بتوانێت لەوێک لەو شوێنەیە گەشت بکات وەکو خۆت وتت شوێنەکە پاک نەبووە و بەڵام شوێنێکی جوان و خۆش بووە ئێستا کا بەم شێوازە ڤیددیۆ وێنەکانیان بینی وە پێشوازی خەڵک چۆنە تا چەند دڵیان پێی خۆشە خەڵکی کەرکووک وڵی کێشەمانەیە کێشەکەمانەوەی باوەڕ ناگەن کەرکووک نییە هەر بەجددیش ینی خەڵکی زۆر نامی نردۆ لە بۆ درۆکیت کوا کەروک ئاوی لێ ئەڵەن کوا کەروک ئاوی لێ ئەسڵەن ینی من پێت ئەڵم من خۆمیشێک ملەوانی کە 2 ساڵە من بینیمە ئەو سەدەم بینی ئەسڵ نەمزانێت پێش سەدمانەیە لە کەرکووک ینی ئەوەندە ینی با بڵێن پەراوێز خراوەوەە ینی ئیهمال کراوە کە خەڵک نازانێت لێتی جگە لەوەی کە ئەومان کردووە خەڵک باوەڕ ناکات ینی چ کورد چ عارب چ قومێتەکانی تریش لە کۆمنتە نووسن ئەڵێ ئەوە درۆیە کەرکووک شتی وای لێ نییە ینی ئەوەی یەکێکە لە کێشەکانمان دووەم هەر لەبەر ئەوەی کە خەڵک با بڵین باوەڕ ناکە ئەوەیە جارێ پێشوازیش بۆی کەمە بەڕاستی بەڵام باوەڕت بێ خەڵک لە بەغدا لە تکریت لە هەولێر لە سلێمانی لە کۆیە هاتوون یعنی باوەڕکە خەڵک هاتووە لە سلێمانی وتێتی ئێمە وادام ئێرە ئەوەندە خۆشە بۆ ئێمە ینی ئەم شوێنەوە نوێ و تازە و تایبەتە لە دوکان بۆ ئێمە خۆشترە لەبەر دوو هۆکار یەکەم ئاوی دوکان کە با بڵین بەحرەکە شوێنێکی وای لێ نییە بتوانانی بچیتە کەنارەکەی دابنیشیت و تایبەت بێت و مەسەرەن بە ئیسراحەت بچی لە کەنارەکە دانیشیت چونکە هەمووی شاخ و بەرزی دووەم خاڵ کە جوانترین دیمەنێتی دیمەنی خۆر ئاوابوونێتی ئەگەر وێنەکان هەبێت نازانم وێنەکان هەیە گەر هاوکارانمان وێنەکانمان نیشان بدەن بیخەنە سەر شاشە دیمەنی خۆر ئاوابوون لە سەدی خاسی کەرکووک زۆر ئەمە با بڵێن شەوانێتی ئەمە شەوانی دوورگەکەی ئەمە ڕێک زۆر تایبەتە ئەگەر دیمەنی خۆر ئاوابوونەکانش دانن وا بزانم ڕاردبووم بۆتان بێنە بارحاڵ لەبەر ئەوەی لێرە شاخی لێنی و بەرز نییە خۆر ئاوابوون هەتاکو دواساتی ئەبینیت ینی زۆر تایبەتە توانی زەردی خۆر بە تەواتی ئەبینی بۆ ئێمە شوای کردو خەڵکێکی زۆر حەز بکە کە سەردانی بکات و بێت و بۆ وێنە و ڤیددیۆ بە تایبەتی خەڵکی سلێمانی هەولێر کە دێن ئەڵێن ئێرە زۆر تایبەتە شوێنی وامان نبینیەوە پێشتر کە ئەم دیمەنە جوان پێویستە پێشووتر ناو تۆمار بکەن یا خۆت ئاسایە پێنجشەم و جومعە ئەو شەمار کاتێک ئەڕۆی ئەتوانی سەردانی بکە خودت کاتێکتان دیاری کردو بۆ نمونە پێنجشەمان لە کاتژمێر ئەوەنەوە ئێمە بەڕێ ئەکەوین دوای ئەوە ناتوانین کەسی تر بێت یان پێویستەکان ناو تۆمار بکەن لەبەر ئەوەی ئێمە بە بەلەم ئەیان بینە ئەو بەرەوە
ئەگەر ئاگادارمان نەکەنەوە من چۆن بتوانم بەلەمەخی بۆ بنێرم بۆی پێشوەختە پێویست ئاگادارمان بکەنەوە کێشەی کاتەکەمان نییە کەی دێت باشە عادەتەن خۆی لە دوای 4 عەسرەوە دەست پێکات هاتن تاکو ئێمە شوێنەکە ئامادە ئەکەین بەڵام پێویستەکە ئاگادارمانکەنەوە ناو بنووسن لەبەرەوەی وەکوتم بە بەلەم ئەیانی نویان بین و کاتەکەش دیاریکراوە بۆی بزانین چێمان هەیە و چیمان هەیە و لەوێش ئامادەکاری بۆ بکەین لە دانانی پێداویستی زۆر باشە لە ڕووی ئەوەی کە بۆ گەنجان یاخود بۆ خێزان لەوانەیە هەنێک خێزان هەبێ حەز نەکات گەنجێک لەگەڵ خێزانەکەی تێکەڵ بێ ئێوە چیتان کردو بۆ ئەم ڕاستی ئێمە خۆمان پلانەکەمان ئێستاوا داناوە پێنجشەم لەسەر هەینی تایبەتە بە گەنجان و هەینی لەسەر شەممە تایبەتە بە خێزان بەڵام ڕەنگە ئەمە گۆڕانکاریکی تیا بکەین یعنی ڕەنگە بەستایبەتین بە خێزان یا ڕەنگە ڕۆژەکان عکسکەینەوە ئەویان جارە دیار نییە بەڵام بەڵێ جیامان کردەوە ڕۆژەکان جاتان کردواتە ئەگەر خێزانێک لە ڕۆژی گەنجەکانە بتوانێت دەرفەتی هەبێ و لە ڕۆژەکەی تران نتوانێت ئاسایە لەگەڵ گەنجەکانە تێکەڵ بێ ئەگەر خۆی حەز بکات کێشەی نەبێت سەیریکە ئێمە تقریبان وا 5 ساڵ زیاد وەگوتم 5 ساڵە گروپەکەمان هەیە و هەتاکو ئێستا ئێمە گەشتەکانمان تێکەڵاو بوو ئەلحەمدولیلا هیچ کەشە نەبوو زۆر شتێکی سادەیە بەڵێ زۆر ئاساییە بۆ نمونە ئێمە پێنجشەمی ئەو یەکەم پێنجشەم کە داماننا پێنجشەم لەسەر هەینی تایبەت بوو بە گەنجان بەڵام باوەڕ کە ئەوەندەی عایلە هاتبوو ئەوەندە کەس ناتبوو ینی زۆربەی عایلە هاتبوو نزیکی 20 نەفەری عایلە بوو 10 نەفەری گەنج بوو ینی زیاتر عایلەکان هاتون و ئاگادارشانەکەینەوە گەنجی تێڵە زۆر ئاسایە چکە بەجێ دانیشن و بەجێ ئیسراحەتی خۆیانەکەن و زۆر بێکێشە بوو بێکەوە دانیشتین گۆرانیشمان و دیاریمان کرد جێکی زۆر تایبەت بوو شوێنەکە فراوانە واتە شوێنی چەند خێمەیە خۆ چەند کەس ئەبێتەوە کە مەترسی لەسەر ژیانیان نەبێت چکە تۆ لە ناوەڕاستی ئاوای بۆ بابەتی یەکەم جا باسی مەترسیەکە بکەین ئێمە چاودێرمان هەیە نزیکی 4 بۆ 6 چاودێرمان هەیە بەردەوام لە کەنارەکەن کە مەلەوانن و ئاگیان لە خەڵکەکەیە کە خوانەخواستە ڕووداەک ڕوونەدا دووەم خاڵ هیچ کەسێکش ڕێگە ناتین نەسوار بەلەمەکان بەبێ ئێلەگی سەلامەتی نەبسێتەنە ئاکۆ بە ئێلەگی سەلامەتی ئیتر هەچانێ مەلەوانیش بێت ئێمە ناتوانین ڕێگی بدەین چکە لە بەرپرسیارەتی ئەمێ قوڵی ئاوەکە زۆرە قوڵی ئاوەکە زۆرە بەڵێ بەڵام لە کەنارەکەی ناتۆزێک دوورەکەی تۆ ئیتر قوڵی ئاوەکە زۆرە بێت زائیدەن بۆ بابەتی جێبوونەوەی خەڵکەکان ئەتوانین بڵێن هەتاکو 75 کەس بۆ 100 کەس جێ ئەبێتەوە لەوێ بەڵێ ئەگەر خێمە و شتیانش بۆ دانین و چکە ئێمە بەڕاستی دەستکاری سروشتی شوێنەکەمان نەکردووە ینی کۆمەڵەداری لێیە ئاگامان لێتی پاشەکەینەوە ئاینی چەندە زۆر پێویستی بە ئاودانیشتیان دێجار ئاوێدەین بەڵام دەستکاری سروشتی شوێنەکە ناکەین حەزەکەینەوە خۆی بمێنێتەوە بەو شێوەی ئێستا کە دەستکاری سروشتەکە نەکەین جێکی 75 کەس دەبێت زۆر باشە ئەمە وەکو سەرەتایەکە وەکو وتت کە یەک جارگەشتان تێ ئەنجام داوە باشە بیرۆکەی ترتان لە داهاتووە بەنیازن چی بکەن بۆ ئەم شوێنە بۆ ئەم کەمپینە ئایا هەر لە بەنداوی خاسەیە ئەمێننەوە کە بە درێژایی وەرزی هاوین و لە یاخود لە وەرزەکانی تریشە هیچ بیرۆکەیەکتان هەیە بۆ ئەو بەنداوە کە گەشتی لێ بکەن وەکو بیرۆکەمان هەیە بەڵام لەبەری مڵکەکە مڵکی گشتیە و هی کەس نییە یعنی هی تایبەتە بە حکوومەت ئەگەر بێت حکوومەت با بڵین پشگیریمان بکە و ڕێگەمان بدا بەڵێ ئەتوانی شتی شوای لێ بکەین کە بۆ وەرزەکانی ترش گونجاوێ بۆی خەڵکی سەردانی بکات بەڵام لە ئێستاە ناتوانین چکە بەڕاستی خاتوات ئێمە هەموو هەفتەیەک ئەو هەموو شتێکە لەوێ دای ئەنین و هەڵیشی ئەگرینەوە یعنی بە تایبەت کارە باشمان بۆ ئەوێ داناوە کە جیازی تایبەتمان داناوە بۆ کارەبەکە هەرسێ شەوەکە یان هەردوو شەوەکە بەبێ کێشە کارەبامان هەیە ئەم گواستنەوە هێنانەوەی بۆ ئێمە زۆر 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 کاریشی قورسە بەڕاستی یانە تاکو ئەگەر خۆتان ببین ئینجاڵێن ئەوە چۆن ناتوانن فبۆیە ناتوانین با بڵێن گرنتی ئەوە بکەین یان بڵێن ئەمە بەردەوام ئەبێت ئەتوانین هەموو وەرزەکان داینین لە ئێستاە پلانمان وایە بەس وەرزی هاوین بێت و ڕۆژانی پێنجشەم و هەینی و شەمە بێت باش هیچ هەوڵت نەداوە لەگەڵ لایانی پەیوەندیدارە گفتوگۆ بکەی بۆی ڕێک بکەون لەگەڵ تا بتوان پرۆژەیەکی گەشتیاری لەو شوێنەیە بکەن یاخود ئەو بیرۆکەی کە خۆت هەتا لەم شوێنەیە جێبەجێ بکەن لەگەڵ ئەو لایەنەی کە پەیوەستە بەوە یاخود تایبەتمەندە بەم شوێنە وڵی هەیە تاکو ئێستا بەداخەوە نا ئیتر ئاکەم تەرخەمی ئێمە یان قورسی ئیجراتەکانە کە هەنگاومانە ناوە بەڵام تا ئێستا هەنگاوم نەناوە نازانم ئایا ئەبێت چی باش کە ڤیددیو وێنەکانیش لە سوۆسیال میدیا بڵاو کردەوە ئەکیید ئێستا ئەوانیش بینیویانە هیچ کەسێک پەیوەندی پێوت نەکرد تۆ چی ئەەکەی لەوێ تۆ بۆ هاتووی تۆ ئیشت چییە؟ وڵایە تا سەر نەخێر بەڕاستی ئێمە ڕۆژانی هەینی لەوێ تیمی غەواسی سەر بە حکوومەت هەیە ئەوان هاتن سەیریان کرد زۆر دەستخۆشیان کرد زۆریان پێخۆش بوو و پێشیان وتین کە ئاگاداری خەڵک بن ژمارەمان گۆڕیەوە کە ئەگەر شتێ بخوا نەخواستە پەیوەندیمان پێوە بکەن و ئەوانە
وەکو ڕێگری ڕێگریان نەکردو دەستخۆشیان کردو بەڵام ئاگاداریان کردینەوە کە ئاگامان لە خەڵکەکە بێت و هەتای سەش نەوەڵا کەس پەیوەندی نەکردووە پێمان بڵێ ئەوە بە ئومێدین کە ئەو پرۆژەی کە تۆ هەتا و بێت بە پرۆژێکی گەورەترەوە بتوانێت خەڵکێکی زیاتر سوودمەند بڵێ ئاوات خان من چاوم لە قازانج و ئەو شتانی پرۆژەکە نییە من هەمیشە وتومە و قسێش لە کەناڵەکەی ئێوەکەم هەر کەسێک ئیتر لە حکوومەت لە هەر لایەنیشی تر پێی خۆشە ئەو شوێنە وەرگری و بکاتە شوێنێکی جوان من ئامادەم بە بێ بەرامبەر لە ئەی هەتاکو زێتی یارمەتی دەم و لی دەرچم بەس ئەوەندە سەپۆرتی ئیشەکە بکرێت و بکرێت فقط یعنی من بیکەم کەسێکی تر بیکات ئامادەم لە ناوی بم لە سفر هەتاکو سەتی یارمەتیاندەم بەس ئەوەندە ڕێگری نەکرێ لێیت و هیوادارشم خەڵکەکە سەپۆرت کات چون خەڵکێکی زۆر ئیتر عادەتەن کاتێک شتێکی نوێ ئەکرێت خەڵک تۆزە قورس پێی قبول ئەکرێت خەڵکێکی زۆر جاتی ئەکرد یعنی ئێوە ئەتانەوە داگیریکەن و نازانم یعنی ئەم بیرۆکەی داگیرکردنەوە لە مێژی خەڵک لە ناوەڕاستی لە ناوڕاستی هیچ کەسێک ئیسفادەی لە ناکات و بەعکسەوە کە ئێمە لەوێن هەم پاشەکەینەوە ئاگامان لێتی یعنی بۆ نمونە ئەو شەوەی کە ئێمە لێوێ بووین کۆمەڵێک کەس هاتن لە پشتی ئێمە دانیشتن لەو دیەوە ئێمە هیچ پەیوەندی بە ئێمە نییە دانیشتون تەنها پاکوخایان ڕایگرن ئێکە بەیانی ڕۆژنەوە یەک دنیا زبلیان لە دەی خۆیان جێشتە و ئێمە هێناومانێتەوە ئێمە زڵەکانش هێنینەوە لێجێی ناهێڵین هیچ شتێک چۆن ئەشیاکانی خۆمان بە بەلەمەکە ئەگەڕێنینەوە زبڵەکانش ئەگەڕێنەوە بۆ لای شوێنی تایبەتمەند بە زبڵەکان باشە خەڵکی تا چەند پابندن ئەو کەسانی کە لەگەڵتان گەشت ئەەکەن تا چەند پابندن بە ڕێنمایەکان وەکۆی وتت ناهێڵین کە زۆر لە ئاوەکە نزیک ببنەوەیان سەرکەون لە بەلەمەکان بەبێ ئەوەی کە کەسێکی دیاریکراویان لەگەڵ نەبێتە ئەوان چۆن هاوکارن لە 100 هاوکارمانە یعنی کاتێک پێیان ئەڵین ئەوە نابێ و ئاوهایە بە زمانێکی خۆش ئەو الحەمدولillah خەڵکی مبارێز و ڕێک پێک و تێگەیشتون 100% هاوکارمان یەکسەر لێ باشە بەسەر چاو و نەدوور ئەکەونەوە نەبێ ئێلێکی سەلامەتی دەسنەوە ئاوەکە باشە ئەو کار و چالاکیانی کە ئەنجامیەدەن من گەشتەکانی تۆم بینیوە ئەگەر بە شێوەیەکی نەش هات بێتم بەڵام لە سوۆشال میدیاوە بینیومە گەشتەکان ئەگەرچی من 2 ساڵە بەنیازم لە گەشتێکا لەگەڵتانە بەشدارم بەڵام دەرفەت نەبووە بەڵام بەدڵنیایەوە بۆ ئەم گەشتەی بەنداوی خاستە سەردان دەکەین وەکو خێزانی لرز ئەو چالاکیانی کە ئێوە ئەنجامی دەدەن لەم شوێنەیە چین زیاتر سەرەکی ترین بەشی چالاکەکەمان بریتە لە پادڵبۆردەکان کە چێژێکی زۆر 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 تایبەتی هەیە ینی جگار جیاوازە کە دەچینە ناو ئاوەکەوە ینی با بڵین لەسەر بەلەمەکان سەلامەتن زۆر لە یاریەکە ناترسی نییە ئەگەر بوو لە کەسێک مەلە نەزانێ یاخود زیاتر ژنەکان ئەترسن باشە ئەم بدو ئەوە ترسی نییە تووشی ئەو شتە بووینێتەوە هەموو لێ ئەترسین ئەلم باشە تۆ ئێلەکی سەلامەتێکە بە یەک جار تاقی بکەرەوە کە سوار ئەبێت ئیتر ینی لە ماوەی 1-2 دقیقەڵێ هەی وڵا خۆترسم شکا چکە زۆر با بڵین ناکەوێت ینی زۆر جێگیرە لەسەر ئاوەکە و کە تۆ لە ناوڕاستی دانشیوەکەەوە هەر لەسەر پارچێک خۆڵ دانیشتی بی لە دوورگەیشی بچکۆلە ینی احتیاطیە و ئەڕات و زۆر زۆر سەلامەتە و ئەگەر خۆت بە ئەنقەس خۆت نەکەوێن یانی شوێنەتکەوێنە هیچ لە ناکەوی لەسەری ئیتر بە سەوڵەکە بە ئیسراحەتی خۆیان سی باقاتەکەن یان هەندێک یاریەکەن با بڵێن هەندێک لەوانی کە با بڵێن مەلەزانن یان ئێلەکی سەلامەتەکەیان لەبەرە هەوڵەدەن یەکتری بکەن ئاوەکەوە سەر ئەکەونەوە یاریکی زۆر زۆر تایبەتە ئەوە سەرێکی ترین چالاکیە کەسی تایبەتمەند لەگەڵیان سەرەکەویان ئاسایە کە بەتەنیا سەر بەتەنیا سەرەکەی بەڵام چاودێرمان هەیە بە بەلەمێکی تر لەگەڵیان ئابێت بە بەردەوام باشە ئەومان هەیە چالاکیەکانی تر زۆرن فیلم و داتا شۆمانەیە سەیری فیلمەکەین شەوان لەوێ یان کۆمەڵە یاری جەماعیمان هەیە لەسەر خەڵاتە پێشبڕکێ یاری علمیە یاری پێکەنی ناوێتە چالاکەکان زۆرن بە پێی شەوەکان ئەگۆڕێ بە پێی کەسەکان کە بەشداریان کردووە چالاکەکان ئەگۆڕێ باشە لە ڕووی پێداویستە پزیشکیەکانەوە تۆ لە ناوەڕاستی و ئاوای لەوانەیە حاڵەتێکی نەخوازرا ڕووبدات هیچ شۆرە پێداویستێکی پزیشکیتان لەگەڵ ئەومان باس کردووە ئێمە خۆمان کە با بڵین پێشتر شاخەوانی کاپیمان کردووە هەم خۆم هەم لە تیمەکەم چەندین با بڵین خۆلی فریاگوزاری سەرەتاییمان خوێندووە لێش بە هەمان شێوە پێداویستەکانمان پێ و هەمیش حسابی ئەومان کردو بەلەمی تایبەتماندا ناوەگەر خوا نەخواسە شتێک بوو ڕێگاکی زۆر نزیکە بە لای سیارەکە بە 1 دقیقە بە بەلەمەکە ئەگەینە لای سیارەکە و یعنی حاڵەتی سەلامەتیمان بابڵین هەشمار کردو حسابمان بۆ کردووە زۆر زۆر باشە هیچ کارێک بەبێ کەم و کوڕی و ڕێگری ناکرێ باشە تۆ لەم پرۆژەیە هیچ ڕێگریەک هاتە بەردەمت کە تاکو ئێستا لای ڕێگرەکان هەر ئەبن ڕەنگە بەهۆی با بڵێن هەڵە تێگەیشتنی خەڵک بێت لە پرۆژەکە کە ڕەنگە ڕێگری بێتە پێشەوە بۆ نمونە هەندێک خەڵک وای زانیوە قسێ پێم گەیشتۆتەوە کە ئەمانە ئاێنێ دوورەکە داگیرکەن بۆ خۆیان و نازانم ئەو بابەتە کە بە شێوەک لە شێوەکان پێمان وتراوە نێنەوە یان تۆزە ئاستەنگیان بۆ دروستکردین لەو بابەتە بەڵام
لێرەوە ئەڵێم ئێمە نامانەوێت شوێنێک داگیرکەین ئێمە تەمەهای سومانشتێکی جوان لە مودەیەکی دیاری کراوە بۆ کەرکووک بکەین و دواتر ئەو دورگەیە خۆی هەر لەوێ ینی هەر خەڵک هات بۆ ئەوێ پیسێ کرد و ئەڕۆشت ئێمە کە پاک خاینمان کردوەوە شتێکی جوانمان کردووە ئێمە ئەو دوای ڕێگرین لە کەس ناکەین خۆی بێ بێت و بە خۆی دانشێت ئەوە هیچ پەیوەندیمان بە هیچ کەسێکەوە نییە داگیرمان نەکردو بەڵین کەس بۆی نییە بێت نا ئێمە چۆن دەین بۆ ئێدانشین خەڵکی ترش ئەتوانێت بێت تاکوی سەبەسەوە ئاستەنگە هەبوو کە هەندێک خەڵک وتیانە ئێمە حەز ناکەین و ئەمە چیە و یان بە شێوەیەک لە شێوەکان هەوڵیان داوە کە با بڵین ڕێگریمان لێ بکەین بڕین بۆ شوێنەکە تا ئێستا بەس ئەوە هەبووە ڕاستیش یەک هەفتە ڕامان کرد لەبەر ئەو کێشەیە کە ویسمان چارەسەری بکەین و الحەمدوللا ئێستا بە شێوەیەک لە شێوەکان تا ڕادێکی باش چارەسەرمان کردو ئینشەڵڵا دەست پێکەین. ئێستا ئەم پێنجشەمە گەشتەیە؟ واللهی بەداخەوە ئەم گە پێنجشەمەیە نەخێر لەبەرەوەی ئێمە تیمەکەمان وەکوتم تەنها ئەم چالاکیەمان نییە ئەمە گروپێکی گەورەمان هەیە لە کەرکووک لە کوردستان و عێراق بۆیە حیجزی ترمان هەبووە کە زۆر دەمێکە حیجزیان کردو بۆ ئەم پێنجشەمە جومعە بەڵام ئینشەڵڵا لە پێنجشەم و جومعەکانی ترەوە بە 100% دەست پێکەین. زۆر باشە. خەڵکی چۆن بتوانێت بەشدار بێ لەگەڵتان؟ ئێمە پیجمانەیە پیجی تیمساح پادڵمانەیە و تیمساح ئەدڤێنچەرمان هەیە هەر لە ئینستاگرام بنووسن تیمساح ئەدڤێنچەر یان تیمساح پادڵ لە هەر یەکێک لەوانەوە پەیوەندیمان پێ بکەن و بڵێ ئەوەن دەکەسین و حیجزی خۆیان بکەن و زۆر بە ئاساییە توانن بەشداری بکەن. ئەتوانین نرخەکان بزانین یان؟ وڵای نرخەکان نرخێکی زۆر با بڵین ڕەمزیمان داناوە ئێمە 20,000مان داناوە بۆ هاتوچۆ بۆ بەلەمەکە و بۆ نانی بەیانی و بۆ خێمە و بۆ پێداویستەکان و هەموو شتێک. ئەواتە پێویست ناکە ئەو هیچ لەگەڵ خۆی بێنێت یان تەنها یەک ژەم نانی ئێوارە ئاهێنن تەنها نانی ئێوارە ئەوش لەبەرەوەی خەڵکی حەزەکە بخۆی لێ شت ببرژێنێت جەوێکی تایبەت کات لەبەر ئەوە ئەگەر ناوکو پێداویستەکانی تر هەموو شتێکمان ئێمە دابین پادڵەکانیش هەر لەگەڵەوە پادڵەکانش هەمووی لەگەڵێتی هەمووی هیچ شتێک لێ پاری تر نادات خواردنی لەگەڵ خۆی هێنە 20,000 هێنان و بردننی و بەلەمەکان و پادڵەکە و نانی بەیانی و هەمووانە لەسەرێمێ. زۆر باشە. دەست خۆش بە زۆر سپاس کە لەگەڵمان بووی ئەگەر شتێک سەبارەت بە پرۆژەکەما بێت باسم نەکرد بێت تۆ بتوێ باسی بکەی. وڵاهی بەگشتی سپاسانەکەم هیوادارم خەڵکی وا سەیری پرۆژەکە بکە کە ئەمە شوێنێکە کەرکووکیش وەکو هەر شارێک لە شارەکانی تر چۆن بەشی گەشت و گوزارمانەیە خەڵکی سەردانی شارێک شوێنێکەکە لەبەر شتێکی تایبەت بۆی هیوادارم خەڵکەکە سەپۆرتی ئەم ئیشە بکەن و تێبگەن لەوەی کە کەرکووک هیچ ینی با بڵین هیچ شتێکی کەم نییە لە شارەکانی تر کە بتوانین بکەینە شوێنێکی کەشتیاری و زۆر تکان لێکم ینی دەستی ئەو کەسانە ماچەکەم کە ئەسنە سەدەکە بەس ئاگایان لە پاکوخایەنی بێ ئێوە کاتێک ئەتوانن کە ئەو پێداویستی لەگەڵ خۆتانە ئیتر ئاوێکە شەربەتێکە خواردنێکە بە پڕی ئەیبەنە شوێنەکە بە بەتاڵی زۆر وەزنی کەمتر ئەتوان بیهێنەوە لەگەڵ خۆتانە تکایان لێکم ئێمە خات و ئاوات باوەڕکە هەموو ڕۆژێ چکە ئێمە جگە لە با بڵین لە دوورگەکە ئێمە هەموو ڕۆژێ لە کەنارەکە چالاکی پادڵەکەمان هەر هەیە ینی خەڵکیێتوان ڕۆژانی پادڵەکە ڕۆژانەیە پادڵەکە ڕۆژانێ هەر کەسە بێتوانێ بێ واللهی هەموو ڕۆژێ 5 بۆ 10 لاگەز بڵکۆکینەوە هەموو ڕۆژێ ینی ئەمڕۆ ئێمە جێ هێڵین ئەگەڕێنەوە بەیانی دێنەوە ئاینەنشت بۆیە تکان لێکم هەم بۆ لایانی پەیوەندی داریش تکاتان لێکم ئاورێک لە سەدەکە بدەنەوە کەسی زۆر بیرۆکی زۆر جوانمانەیە کەسمانێ زۆر زیرەک و بەتوانایە یانیم پەیامم بۆ ئێوەیە تکایە پشگیری و کەسانە بکەن کە بیرۆکی جوانیان هەیە و زۆر ئاسانە و حەزەکەم یەک پێشنیار بۆ حکومەتی خۆمان کە پێشنیاری بکەم من بەجا ڤیدیۆم کردەوە بەڵام زارێ بڵاوم نەکرد و حەزم کرد لای ئێوە پێشنیارە بکەم بابەتی پاک و خاوێنکردنی سەدەکە یەک ڕێگای هەیە کە زۆر ئاسانە هیچ تێچووشی نییە تەنها دوو کەس لە لای با بڵین شوێنی پێشمەرگەکان لە شوێن لە بەرزایەکە تەنها دوو کەس لەوێدانن سەیتەرێک دروستکەن هەر کەسێک هاتەوە بەبێ زبڵی خۆی ڕێگی نەدەن بڕاتەوە زۆر ئاسانە دوو حاوی گەورە دانن کە من ئەگەر ڕێمەوە پێم بڵێ کوا زبڵەکەت زبڵەکەم لەگەڵ خۆم هێنا بیکە مەحاوەکەەوە ڕێگەمدا بڕوە بە پێچوانەوە ڕێگە نەدەن کەس بگەڕێتەوە ئەو کاتە لە ماوەی هەفتەیەکە هەموو سەدەکە پاکە بێتەوە ئەو زبڵەشی کە ئێستا لەیەتی من بەڵێن ئەدەم خۆم تیمەکەم ئامادەم لەم سەر هەتاکو ئەو سەری سەدەکە پاشیکەمە بەبێ بەرامبەر تەنها بێت و ئەگەر ئەو بیرۆکێدانن بەڕاستی ئێمە زۆر بێ هیوابووین لەوەی خاتوەوات هەموو ڕۆژە پاشەکەینەوە بەیانی دێن پیس بوو ناشتوانین لەگە خەڵکا پێیان بڵین وا بکەن وا مەکەن چکە نەجار پێیان ئەڵێن پیسیمەکەلەکەی بێت پەیوەندی بەتەوە هەیە هەنێک جاریش هەیە لە تۆ سەدەکە ئەمبەر و ئەوبەری هەیە لایەکی ئەتوانی تۆ بەو بیرۆکەی تۆ ڕێگری بکەی بەڵام ئەمبەریەوە کە باسی ئەمبەرەکەم من خۆی ئەڵدی ئەو بەرەو نایڵ کەس بڕات ینی ئەو بەرەو گیراوە ئێستا
باشە ڕێگە داخرەوە نایڵ کەس بڕات هەر یەک لا هەیە ئەم لایەش کەوتم شوێنێکی زۆر گونجاو هەیە بینی دوو گردا با بڵین شوێنی پێشمەرگەکانی لێ خۆت بینیتە لێرەوە چاویان ماچەکەم ئەلەوێ ئەتوانن یەک تاسێک دروست بکەن کە خەڵکی دێتەوە بە ڕێزم کا زبڵەکەت ئەگە زبڵ پێێنێ ناتوانانی بێڵین بڕی زۆر باشە دەست خۆش بێ زۆر زۆر سپاسکە لەگەڵمان ڕێزن زۆر بەخێر بە ئومێدم پرۆژەکە بە شێوازێک پشگیری و پاڵپشتی بکرێت کە خەڵکی لە شارەکانی تریشەوە توشۆ وتت لە ئێستا سەردان دەکەن زۆر زیاتر سەردان بکەن و وای لێ بێت کە تۆ فریانەکەی بەس پێ شەمان و جمعە و شەمە بێت لە هەموو ڕۆژەکانی هەفتاتەوە وڵایوتم ئامانجم ئەوەیە شتەکە بۆ کەرکک بێت نەک بۆ خۆم هەر کەسێکیش بەسەلەن پێی نەخۆشە کە شتەکە بکرێت لەبەرەوەی کە منێکم هیچ کێشەم نییە من لێ دەرەچم با کەسێکی تر بێت بیکات گرنگ ئەوەی ئەمە بەرداوامی پێ بدرێت و زۆر زۆر زۆرش حەزەکەم بکرێت بە شوێنێکی سابت ینی بەردەوام جێگیر بێت لێ هەبێت بۆ یە کەسی حەز بکات بچێت سەردانی بکات و جێوی تایبەت بگۆڕێ و ئەشێشتی زۆر جوانترشی تیا بکرێت بەڵێنەوە دەست خۆش بە زۆر زۆر باشە بەردەوامی لەگەڵتان ئەچینە بابەتی بایۆگرافیا و درێژە بە پرۆگرامەتی حوسێن ڕەحیم محەممەد ئەمین ناسراو بە حوسێن مصری هونەرمەند بە یەکێک لە ئەکتەر و دەرهێنەرە سەرکەوتۆکانی کورد هەژمار دەکرێت لە بواری شانۆ و درامای تەلەڤزۆنیدا لە ساڵی 1950 لە شاری کەرکووک